بنابی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکی دادگای فیدراڵی و ئەنجومەنی باڵای دادوەری عێراق دەکەین کە ناکۆکیان دروست بوو و شەڕە بەیاننامە دەکەن سەبارەت بە سێ یاسا کە ڕۆژی 21 مانگی ڕابردوو لە پەرلەمانی عێراق دەرچوون، یاسای هەمواری یاسای لێبوردنی گشتی، هەمواری یاسای باریکەسێتی، یاسای گەڕانەوەی مڵک و ماڵ بۆ خاوەنەکانیان کە ناکۆکی دروست کردووە. دادگای فیدراڵی چواری شوبات چواری ئەم مانگە بە فەرمانێکی وەلایی ئەو سێ یاسای ڕاگرت. دواتر ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە 5 مانگە ڕایگەیاند کە ئەمرە وەلایەکە پابندکردنی و دەبێ یاساکان جێبەجێ بکرێن. ئەمەش ناکۆکی دروست کردووە. مەقسەدە سەرۆرەکە ئەم ناکۆکیە ناکۆکی سیاسیە خود ناکۆکی یاساییە. وەقسە لەسەر هەڵوێستی سوونەکانیش دەکەن کە ئێستا بەتایبەتی حەلبوسی سەرۆکی حزبی تەقەدوم دادگای فیدراڵی بە نادەستوری وەسف کرد و بانگەشەی خۆپیشاندانی کرد. وایە مەسەلە دەکێشێ بۆی کە دۆخی شیعە لە ناو خۆیان و لەگەڵ سونەش ئاڵۆز بێت و گۆڕانکاریش لە عێراق ڕوودا. ئەم پرسان لەگەڵ ڕێگە لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود پسپۆڕی یاسایی و ئەندامی پێشووی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق، هەروەها دکتۆری برای محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوون تا دەکەین. دکتۆرە بەخێربێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر یەکەم جار با لە دادگای فیدراڵیەوە دەست پێ بکەین کە سێ یاسای ڕاگرت کە پەرلەمانی عێراق 21 مانگی ڕابردوو دەری کرد، یاسای لێبوردنی گشتی، یاسای باریکەسێتی، یاسای گەڕانەوەی مڵک و ماڵ. بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەمرە وەلایەکەی لە شوێنی خۆی بوو یاخود ئەوەی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق باسی دەکات کە نابێ ئەمری وەلایی دەرچێتە یاساکان بڵاو نەکرێنەوە لە ڕۆژنامەی وەقای عێراقی؟ بەڵێ بەناوی خوای گەورە لە ڕاستیە ئەوەی کە بەپێی دەستور دەسەڵاتەکانی دادگای فیدراڵی هاتووە لە دەستورە هاتووە، یەکێ لە دەسەڵاتەکانی ئەوەی ڕقابە على دەستوریەت القوانین والأنظمة النافذة، کەواتە ڕقابەکردن لەسەر دەستوری بوونی یا دەستوری نەبوونی ئەو یاسا و ڕێنمایە ئەو یاسا و پەیڕەوانەی کە دەرچوون النافذة، یعنی ئەوانەی کە دەرچوون کەواتە دەرچوون کەی یاسا بە دەرچوو دادەنرێ. یاسا لەو کاتەوە بە دەرچوو دادەنرێ کە لە وەقایع لە جەریدەی وەقایع بڵاوە بێتەوانێ و دوایەوەی کە سەرۆکۆمار پەسەندی ئەکات و هەرچەندە سەرۆکۆمار لە عێراق یعنی هینی خیاری ڕەتکردنەوەی نییە، هەر ئەبێ قبوڵی بکات. دوای 15 ڕۆژ ئەگەر قبوڵی نەکا بە قبوڵکرا و حسابە دوای ئەوە لە جەریدەی ڕسمیە بڵاوە کرێتەوانێ، ئەو کاتە پێڵێن نافز. کەواتە پێش ئەوە هین دادگای فیدراڵی بۆی نییە کە ئەو دەسەڵاتی خۆی بەکاربێنێ لەسەر یاسایە کە هێشتا نافز نەبووە، هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. یاسای باری یاسای لێبوردنی گشتی دەڵێ لەو کاتەوە جێبەجێ دەکرێت کە پەرلەمانی عێراق دەری کردووە، یعنی دەبێت لە ڕۆژی بۆ نمونە لە 21 مانگ کە دەرچوو مانگی ڕابردوو دەبێت لەو کاتەوە جێبەجێ بکرێت بەرلەوەی کە لە ڕۆژنامەی وەقایع. بەڵێ خۆی ئەوەی کە پەرلەمانیش کردوویەتی کە هەموو یاسایەک لە تاریخی نەفازەوە جێبەجێ ئەکرێ، وەگوتم نەفازیش دوای نەشرکردنیەتی. ئەمە ئەتوانرێ لە ناو یاسا بوترێ لە تاریخێکی غەیری ئەو تاریخە جێبەجێ ئەکرێ، بەڵام بەڕەئی من وەکو قانونیەک لە ڕۆژی دەرچوونی لە ڕۆژی پەسەندکردنی لە پەرلەمانەوە ڕاز نییە، چکەوە ئیبتالکردنەوەی ڕێکارەکانی تری دەرچوونی یاسایە، چکە تۆ گەر یەکێ لێو پرسێ ڕێکارەکانی دەرچوونی یاسا چییە، خۆ نەشرکردن لە جەریدەی ڕسمیە و خۆ پەسەندکردنی سەرۆکۆماریش ئەمانە هەمویان یەکێکن لە یعنی یەکێکن لە ڕێکارەکانی دەرچوونی یاسا. بۆیە ئەوە زۆر بەلای منەوە زۆر پەسەند نییە، هەرچەندە یعنی مانع نییە ئەگەر شتێکی وا هەبێ، بەڵام گریمان مانع نییە و ئەو یاسایان وابوو ئەی خۆ دوو یاساکەی تر هین نین، یعنی نەوتراوە لە ڕۆژی نەفازەوە ئەبێ ئەبوایە بەس ئەوە ڕابگرێ. سەبەبەکە سیاسیە کە هاتووە هەرسێکیانی ڕاگرتووە، چونکە خۆی ئەسڵەن ئەم سێ یاسایە لە ئەسڵا پاکێجێکی سیاسی بوون کە پەسەندکران. کێشە لە پەسەندکردنیان لە پەرلەمانی عێراق پەسەندکراون. هەرچەند هەر وابزانم هەر تانەکەش لە ناوڕۆکی یاساکان نییە، لە شێوازی شکلیەتی دەنگپێدان و جەلسەکەی ناو پەرلەمانە. بەڵام منەمێ ئەو ڕوون بکەم و کە من ئێستا قسەیاکەم معنای ئەوە نییە من لەگەڵ یاسای طبعا من لەگەڵ یاسای گەڕانەوەی مافی زەویەکانم بۆ کوردەکانی کەرکووک، چکەوانە خاوەن مافن
بەڵام من زۆر دژی یاسای هین باری کەسێتیم، بەڵام من پێم وایە ئەو یاسای باری کەسێتیە ئەوەندەی شتینا دەستوری تایە کە هەر پێویستی نەدەکرد بەم شێوەیە ڕای بگرێت، دواتر توانرا تانە لە ناوەڕۆکی یاساکە بدرێت، چکە ئێستا گەرمەجال هەبێ بۆ جەناب درۆنیەکەمەوە کە ئەو یاسایە چەندی شتینا دەستوری تایە کە دەتوانرا لەو ڕێگەیەوە هین هەڵبۆشێنرێتەوانێ یاخو ڕەت بکرێتەوانێ. ئێستا بەڕێز پێ دوای ئەوەی دادگای فیدراڵی کردوێتی نایاساییە ئەوەی ئەنجومەنی دادوەری عێراق دروستە ئەوەی کە دەڵێ ئەمرە وەلایەکە پابندکردنی و جێبەجێ بکەن. بەڵێ ئەوەی ئەبوایە نافز ببێ هینەکان یاساکان خۆکو گریمان ئەگەر بۆ عفوی عامەکەش ڕاز بێ بۆ دوانەکەی تر ڕاز نییە، ئەبێت یاساکە بچێتە بواری جێبەجێکردن نافز ببێت، دوای نەشرکردنی لە جەریدەی ڕسمیە اینجا هین بۆی هەیە، بەحکەمەی فیدراڵی بۆی هەیە ممارەسەی دەسەڵاتەکانی بکات کە ڕقابەتکردنە. خزمەت لەسەر قسە دەکەین کامیان لە کامیان گەورەترە سوپاس دەکەین. دکتۆر جەنابیشی بەخێر بێی سوپاسیامە دەبوون دەکەین. دەمانەوەی بەڕێزت دیوە سیاسەکەمان بۆ شی بکەیتەوە، ئەو ناکۆکی کە دروست بووە چ شتێکی سیاسی تێدایە، ئەو شەڕەبەیاننامەی لە بین دادگای فیدراڵی و ئەنجومەنی باڵای دادوەری، باز لەوە کە سەرۆکی دادگای فیدراڵی لە مالیکیەوە نزیک بێ فایەقزێدان لە عامریەوە ناکۆکی ناوماڵی بڵین شیعەیە ئینجا لەگەڵ سونەکانیش ناکۆکیەکە بۆ ئەوانیش دەگرێتەوە. بەلای خۆی بەخشدە میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانە بەڕێزەکەتان بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە بابەتی ئەم گرفتێک کە دروست بووە لەسەر ئەو سیاسایی کە بەڕێستان ئاماژەتان پێگوڵی میوانە بەڕێزەکەشتان ڕوونی کردەوە بەدەلەوەی کە بابەتێکی قەزایی و یاسایی و دەستوریە بە بابەتێکی سیاسیشە، چونکە ئەسڵەن هێنانی ئەم سێ پرۆژەیە پێکەوە بۆ پەرلەمان بۆ گفتوگۆکردن لەسەری بۆی کەوا سازانی لەسەر بکرێت هەر سێلایەنەکە دەلالەتی لەسەر ئەوەیە کەم بابەتێکی بۆعدێکی سیاسی هەیە، بۆعدە سیاسەکەیشی ڕنگدانەوە لەناو پێکاتە سیاسەکان و لەناو پارتە سیاسەکاندا هەیە. بەڵام ئەوەی کە سەرە بەلای منەوە بەڕاستی ئەوەیە کە ئێستا سونە لە عێراقا گەشانەوەی ڕووی تێکردە بەهۆی وەزعی سووریاوە، شیعەیش بەهۆی فشارەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بارودۆخی لە تۆزێک لە لاوازی دەردەکەوێت. ئەمە وای کردووە کە بەڕاستی پێم سێر بێ لەم کاتە شیعە بۆ وا دەکە، یعنی دەست بۆ بابەتێک دەبات کە وەکو دەڵێ عێراق لەسەر لەپی دەستی شەیتانە ئێستا ئەگەر بێت و هەر شتێک وا بکات کە بارودۆخی سیاسی عێراق تێک بدرێت لەوە چێت زەرمەندی یەکەم شیعەکان خۆیان بن. بەنەتا ئێستا لەوە تێ ناگەم بۆچی شیعە لەم کاتەدا دەستی بۆ مەلەفە بردووە، ئەسڵەن نەدەوایە ئەگەر بات باە و پێی رازیینین کە هەر لە سەرەتاوە لەگەڵ ئیتیفاقی سیاسی و سازانە نیشتیم ئەو سازانە نەبوونایە کە خۆیان لەسەری کۆک بوون بۆ دەرکردنی هەر یاساکە، مادام لەسەری کۆک بوون ئەی بۆچی ئەستا ئەم بابەتە دەوروژێن و فایق زەیدان دەڵێ نادەستوریە و ئەوەکەی تر دەڵێت جاسم دەڵێت دەستوری نییە و ئەین لەم بابەتانە بابەتێکن کە بەڕاستی لە ڕووی سیاسی و هێشتا ڕوون نەبووتەوە ئەم ناکۆکی ئایا فعلەن لە بینی هێزە سیاسی شیعەکان خۆیانن یا نەخێر ئەمە باگراوندێکی دەستوری و قانونی هەیە. من پێم وایە ئەمە بەدەل لەوەی کە باگراوندێکی دەستوری قانونی هەبێ کە جاسم بڵێ دەستوری ئەو کەتیان بڵێ دەستوری نییە، ڕاهەندە سیاسەکەی تیا زاڵترە، چونکە بێگومان ئەم دوو کەسێک کە ئێستا لەسەر ئەنجومەنی دادوەری و دادگای فیدراڵین هەردووکیان ئینتیمای سیاسی شارەوایان هەیە بۆ لایەنە سیاسەکان و ناکرێ بڵێمانە بێدەنگن. بەڵام لە کۆی بابەتەکەدا سونە لە عێراقا لە دوای 2023ەوە خۆی بە مەغدور و منکوب و پەراوێزخراو دەزانێت، بە تایبەتی لەم بابەتی کە سووریا هاتۆتە پێشەوە کە سونە دەسەڵاتی کردو لە سووریا، سونەکانی عێراقیش لە خۆ ئامادەکردندان بۆ ئەوەی کەوا بارودۆخێکی نوێ لە عێراقا بێتە کایەوە بۆی بابەتە بردن، بۆی دەستبردن بۆ ئەم بابەتە بۆ ناکۆکیەکان بۆ تۆخکردنەوەی بۆ قوڵکردنەوەی زەرێکی زۆر لە شیعەکان دەدا. ئەگەر بیانەوێ نانەوێ ئەم بابەتە ڕنگدانەوەی ناوخۆی شیعەکان خۆی بێ ڕنگدانەوەی لە کۆی پرۆسی سیاسی عێراقدا دەبێت. باشە کاکتۆر بەس سەبارەت بە سونەکانیش بینیمان حەلبووسی کە خۆی پێش لە دادگای فیدراڵی دووری خستەوە لە سەرۆکی پەرلەمان لە مانگی 11 2023 دووری خستەوە، نیگەران بوو بە نارەستوری وەسف کرد، بەڵام مەشەدانی کە سەرۆکی پەرلەمانی عێراق لە سونەیە کە پێشتر مالیکیەوان پشتگیری دەکرد چۆ لای دادگای فیدراڵی و پشتیوانی بۆ بڕیارەکانی دادگا دەربڕی و وتی بڕیارەکان پابندکردن، یان لاو سونەکانیش سەبارەت بم پرسە یەک بۆ چون نییە یەک هەڵوێز نییە. ئەزانێت چۆنەکە حەکیم خۆی ئەوەی کە ئێستا لە شاریعی سونە هێزێکی هەبێت و
گزارش لە بڵێن شارعی سنی بکە شقامی سنی بکە بریتێ لە حەلبوسی و خەنجەر و هەروەها ئوسامە نجێفی لە بڵێن لە مووسڵ لە نینەوە و مەشهدانی تعبیر لە خودی خۆی دەکات تعبیر لە شقامی سنە ناکە بەواتایەکی تر ئەوەی کە شقامی سنەی بەدەستەوە بێوێ کۆمەڵە هەنگاوی سیاسی بنێت جەماوەری بنێ بریتینە لە مەشهدانی بریتێ لە لعبێکی سیاسی هاتوو بۆتە سەرۆکی پەرلەمان نەک بەوەی کەوا بەستن بە سیاسی گەورەی جەماوەری ئەسڵ هەر خۆیەتی لەناو پەرلەمانە لەبەرەوە بە پشتگیری مالکی و ئەوانی تر لە ئیدارەی دەوڵەت بوو بە سەرۆکی پەرلەمان و دوای ناکۆکیەکی قوڵ و چەندین دانیشتنی ناو پەرلەمان ئەمەوە ناکا بڵێن وڵات سونەکانی عێراق بەم هەڵنگاوەی محمود مەشهدانی ڕازین بەڵکو کۆپیەکی ترە شێوازێکی ترە لە ڕێی ناو بەشێکی شیعە لە عێراقدا و ئەوەشمان لەبیر نەچێ ئەم هەنگاوەی فایق زەیدان بۆ وەستاندن کارکردن بە ئەمری وەلایی بۆ ئەم سیاسایە نەک سونەکانی تۆڕە کردووە بەڵکو کوردیشی تۆڕە کردووە و بەشێک لە شیعەکان خودی خۆشان تۆڕە کردووە چونکە شیعەکانش بەم باسایە کە دەریان کردو باری کەسایەتی کە بۆ خۆیان دەریان کردووە تەنازولیان لە قەزەیە کردووە بەڵێ بورە فەرمە مەبەستمەوەیە کە کاتە شیعەکان چونەتە ناو دانوستانەوە بۆی کەوا یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوە بۆ شێوازێک کە خۆیان هەنەوێ بۆ خۆیان وادادەنێن کە تەنازولیان وا کردووە بۆ کورد تەنازولیان کردووە بۆ سونە لەبەرەوە کاتێکیش کە سونە دەنگی داوە بە یاسای باری کەسێتی وای زانیوە لە بری ئەوەی کەوا ئەم عەفو عامە دەچێتە بوارە جێبەکردنەوە دەنگی داوە بە دەرکردنی یاساکە لە هەمان کاتە ئەمانە کۆمەڵە یاسای تێگیراون کە هەر سێلایان کە بە دڵیشان نەبوو بەڵام پێیان پەڕاندووە لە کۆتاییدا هەرێکێک بەشی خۆی لە کێکەکە بردووە بە واتایی کە بڵێن هەر هەمویان مستەفید بوون لە دەرکردنی هەر سێ یاساکە هەرێکێ بۆ یاسای خۆی بۆیە کاتێک ئەمە دەبینین سوودانیش پێی نیگەرانە سوودانی داوای کردووی سا ڕۆژی شەمەبایی لە دوو باین ئیدارەی دەوڵەت کۆ دەبێتەوە لەسەر ئەم پرسە کۆ دەبێتەوە کە بزانین یەکێک لە پرسەکان ئەمێ کە ئیدارەی دەوڵەت حەلبوسی تێدایە خەنجەری تێدایە و کورد پارتی وێکێتیشی تێدایە و ئەمانە وەرەقەکی سیاسیان ئیمزا کردووە کە پشتگیری حکوومەت کەن و بۆی کەوا حکوومەت بە ئەم کارنامە سیاسی بەردەوام بێت تا 4 ساڵی تر و سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت و شیعەیش بەو تەیارەی کە زیاتر لە ئێرانەوە نزیکن و توانیوانە ئەم حکوومەتە بەردەوامی هەبێت ئێستا کەوتوتە بەر مەترسی کە سونە ئەگەر بێت و مزاهرە بکات و خۆپیشان بێت و سەرەتای شەرارە و دەرکردنی بابەتێکی ئەوا بێ بۆ ناو جەماوەر و مزاهرە دەست پێ بکات دوورنە بارودۆخی سیاسی عێراق نەک لە دەستی شیعە لە دەستی هەمووی دەرچێت و بارودۆخەکە بڕاتە ناو با بڵێن بەدەرنێرەوە کە بڕاتە ناو جەنگێکی داخلیەوە کە دەوڵەتانی تریش دەستی پێ بخەن بۆەوەی کەوا بارودۆخی عێراق تێک بچێت هەرچەندە دەنگۆ هەیە کە لە مانگی سێ یا لە بەهاری ئەم ساڵ بارودۆخی سیاسی عێراقیش بەرەو گۆڕانکاری هەنگاو دەنێ ئیتر دیار نییە ئەو گۆڕانکاریە بۆ ئامادەکردن بۆ پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگیدا یا فعلا ئەم جۆرەشتانە هۆکارێکم بۆی کەوا لە ناو کۆمەلگاکە کۆمەڵێک مزاهرات و خۆپیشاندان و ناڕزایی دەرببرێت و بێتە هۆی ئەوەی کەوا ینی بە شێوازێکی بەرفراوان جەماوەر لەسەر شەقامەکان و داوای گۆڕانکاری سیاسی بکەن لە گۆڕانکارێکی دەستوری یا قانونی یا بە ڕەهەندێکی قانونیەوە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر دکتۆرە سەبارەت بە بڵێن ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لەگەڵ دادگای فیدراڵی کامیان بەرزترن ینی لە ڕووی یاسا ئێستا کامیان دەبێت بڕیاری کامیان جێبەجێ بکەن؟ بەڵێ لە ڕاستیە هیچ یەکسانن ئەوان یعنی کەسیان بەرزترنی لە کەسیان سیر کە مادەی 89 لە دەستوری عێراقی ئەڵێ دەسەڵاتی دادوەری پێک هاتووە لە ئەنجومەنی دادوەری کە مەجلس القەضاء الأعلى ئەنجومەنی باڵای دادوەری لەگەڵ هین محکەمەی باڵای فیدراڵی و محکەمەی تەمیز و إلى آخره لە چەند بەشێکی تر ئەم بەشانە کە دەسەڵاتی دادوەری لێ پێک هاتووە سەیری مادەکە کە ووی لەگەڵایە و یعنی هەر یەکەیان وەکو ئەوە وایە بڵێ دەسەڵاتی جێبەجێکردن پێک هاتووە لە سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیران
ئەها سەرۆکایەتی ئەم دوانە کەسیان نەکەسیان بەرزتر نین هەردووکیان پێکهێنەری دەسەڵاتەکەن ئێستا بە دادگای فیدراڵی ئەنجومەنی باڵای دادوەری دەسەڵاتی دادوەری پێکدێنن بەڵێ دەسەڵاتی ئەوان و چەند محکەمەی تەمیز و ئیدعای عام و ئەوانە بە هەمویان دەسەڵاتی دادوەری پێگەێنن کەواتە توانین بڵین ئەمە دەسەڵاتی دادوەری ئەمە هەیئەی باڵای مەجلیسی قەزاءە ئەمە محکەمەی ئیتحادیە بە تەنیژ یەکەوەن پێکهێنەرەکانی بەڵام هەر یەکەیان اختصاصاتی خۆی ممارەساکە هەر یەکەیان ئیشەکانی خۆی ممارەساکە محکەمەی فیدراڵی محکەمەیە کە قەرارەکانی بۆ هەموو لایەک بات و ملزمە هیچ کەسێ بۆی نییە هیچ لایەنێک هیچ کەسێ بۆی نییە قەرارەکانی محکەمەی فیدراڵی بوەستێنێ تەنها خۆی نەبێ تەنها محکەمەی فیدراڵی خۆی بەنەوە ئەندامەکەیەوە ئەتوانێت جارێکی تر عدول بکە لە قەرارێکە دەری کردو ئەگینا مەجلیسی ئێستا کە ئێستا ئەنجومەنی باڵای دادوەری ئیشی پێ بۆی نییە ئەگەر نادەستوریش بێ ئەگەر نادەستوریش بێ ئەبێ خۆی عدولی لێ بکە چونکە لە مادەیەکی ترە هاتووە پێم وایە مادەی 94 ئەڵێ قەرارەکانی محکەمەی ئیتیحادی عولیا باتەوە ملزمە لیسڵتاتی کافە باش بالسلطات كافة بما فيهم سلطة القضائية. باش دادگا كان سر بانجومني دادوري عراق نواه؟ دادگا كان سر بانجومني بالاي دادوري. بله. باش. بس استاو فرماني كد لرون كنو كي بينزي مانگ دله جيب جيب كن ياسا كان جيب جيب كن. اگر جيب جيب كن وكاته هیچ شتێک بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەمرە وەلایەکەی دەمێنێتەوە ئەمری وەلایش بەمانەی هەڵۆشانەوە یاسا نییە من پێم باشە هین دادگای باڵای فیدراڵی عدولێک بکە لەم بڕیارەی خۆی چونکە بڕیارەکەی لە کاتی خۆیانە بۆ بە تایبەتی بە نیسبەت یاسای باری کەسێتی و یاسای گەڕانەوەی مڵکەکان وە گوتم لە کاتی خۆیانە بۆ نافز نەبووە ئەو قانونانەکە ئەو ئەمری وەلایی بۆ دەرکردووە بۆیە باشتر وایە عدول بکە کاتی ئەو ئەمرە وەلاییە دەرکا کە ئەوانە ئەچنە بواری جێبەجێکردنەوە کە ئەگەر چوونە باری جێبەجێکردنەوە هیچ ئێستش خۆی نەبێ هیچ قووەتێک نییە کە ئەو قەرارەی پێ ئیلغاکاتەوانێ ئەگەر خۆی نەبێ خودی دادگاکە خۆی نەبێ خودی دادگاکە خۆی ئەتوانێ بە بڕیارێکی تر چۆن بە بڕیارێک ئەمرێکی وەلایی دەرکردووە بۆ وەستاندنی جێبەجێکردنەکە ئەتوانێت بە ئەمرێکی تر بە قەرارێکی تر بە هەر بنەوە ئەندامەکەیەوە لە کۆبوونەوەیکی ترە قەرارێک بدا بە پەشیمانبوونەوە لەو قەرارەی و بڕیار بدا بە جێبەجێکردنیان لە بەجێبەجێکردنیان ئەگەرنا هەیئەی مەجلیسی قەزای ئەعلا ئەنجومەنی باڵای دادوەری با بە کوردی بڵێن بۆی نییە کە قەرارەکانی محکەمەی فیدراڵی ڕابگرێت باشە بەس پێوان ناکۆکی سیاسی دەخوێنیەوە ناکۆکە یاساییان سیاسی ئەوەندەی کە بەرەزت بەڵێ وەڵاهی پێم وایە لە دەمێکەوە یعنی ناتوانین هیچ کاتێ بڵێن محکەمەی فیدراڵی تەسیراتی سیاسی بەسەرەوە نییە چکە بە دەر نییە لە چکە پێکهێنەرەکانی ڕاستە بە شێوەیەکی ڕواڵەتی کەسانی حاکمن و کەسانی بێلایەنن بەڵام لە ڕاستیە ئێمە خۆمان لەو دەورەیە بووین کە ئەم محکەمە فیدراڵی ئێستا پێک هات ئەوانەی کە لە ناو سیاسەتا ئیشەکان ئەو لایەنانەی کە فراکسیۆنەکانیان هەیە لە پەرلەمان هەر ئەوانە ئەندامی هەیە دوانی کورد بوو ئەوانی تریشی هەر بەو شێوەیە نێردران یعنی ئەوە نەبوو کەسانی سەربەخۆ بنەوە منەمەوێت لێرە ئاماژە بە شتێ بکەم کە هەموو ئەو کەسانەی کە ئێستا لە حەلبوسی و لە پارتی و ئەوانەی کە زۆر جار کە قەرارەکانی محکەمەی فیدراڵی لە دژی خۆیانە بێ تانە بە نادەستوری بوونی ئەو بڕێ ئەو محکەمەیان ئەوانە خۆیان مەطبەخێکیان دروست کردبوو خۆیان عرابی دروستکردنی ئەو دادگا فیدراڵیە بوو ئەو محکەمە فیدراڵیە بوو دادگاکە سەری خوارد ئەنیەویش ئەو سەرۆکی پەرلەمان بوو ماڵە ئەو کاتی کە دادگاکە پێکێنرا و یاساکەی تعدیل کرایە ئەو سەرۆکی پەرلەمان بوو عرابی دروستکردنی محکەمەکە بوو ئەوەی کە دەنگی پێنەدا ئێمە ئەو 15 پەرلەمانتارەی کە گروپی هیوە ئێمە دەنگمان پێنەدا و یەک پەرلەمانتاری یەکێتیش دەنگمان پێناوە لەو کاتەیە من بۆ خۆم ڕوونکردنەوەیەکم بڵاو کردەوە لەبەرەوەی وتم ئەمە نادەستوریە بۆیە دەنگی پێنادەم یعنی ئەوانەی کە ئێستا تانەی لێدەن خۆیان عرابی دروستکردن بەزۆکو ئەمری ئەومە بەسم بۆ ئەوەیە کە بابەتەکان سیاسیە یعنی ناتوانی بڵێ محکەمەی فیدراڵی محکەمەیەکە کە تەسیراتی سیاسی بەدەستەوە بەڵام هەلبوسی ئێستا لە بڕیارەکەی دوورخستنەوەکو سەرۆکی پەرلەمان یەکسەر پابەند بوو بەڵام لەو ڕۆژانەدا بەنادەستوری وەسفی کرد بەڵێ ئەوەی کە ئەم یاسانی ڕاگرتو و وتی دەبێت ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە نادەستوریە ببنەوە
بەڵێ جاوە گوتم یعنی ئەوانە خۆیان عرابی دروستکردنی بوون بەڵام کە ئێستا بڕیارێک لە دژی خۆیان ئەدرێ ئەو کاتە باسی ئەوواکە نازام ئەو کاتە ئەمە سیاستە نەک قانون و دەستور. سپاس دەکەم سەر ئەوش دەکەن ئەمری وەلای بە مانای هەڵۆشانەوەی ئەو سیاسەیە نەخێر ئەمری وەلایی ئەمرێکە مستعجلە لە قەراراتی مستعجلە بەکارەهێنرێ بوو ئەوەی کە ئەو یاسایە ئەزانی بۆچی دەرکراوە ببوورەوە بزانم ویست دوایش لێم پرسی بۆ ئەوەیە کە ئەم یاسایانە کە جێبەجێکران دوایی گەڕانەوەیان بە تایبەتی یاسای عەفوی عامەکە ئەگەر جێبەجێ بکرێت دوایی گەڕانەوەیان زەحمەتە. مثلەن ئەگەر بوەستی بۆ دوای جێبەجێکردنی گەڕانەوە مەسەن تۆ یەکێک بەرداوە هێنانەوەی جارێکی تر بۆ سجن لەوانەیە زەحمەت بێ. ئەمری وەلایی یاخود قەزائی مستعجل ئەوەیە کە تۆ ئەمرێ دەرەکەی بۆ ئەوەی تەسیراتی ئەو قانونە دروست نەبێ موقەتە ئەو ئەمرە. ئەمە حەسم نییە لە ئەسڵی داواکە حەسم نییە لە ئەسڵی داواکە چوونە ناو داوا ئەسڵەکەەوە نییە بەس تەنها ئەمە قەرارە تەدابیرێکی احتیرازیە بۆ ئەوەی کە تەسیراتی جێبەجێکردنی قانونەکە دروست نەبێ تۆ جارێ ئەمە ئەوەستێنی بۆستە تۆ بۆستە لەویا با من تەدقیقی بکەم لە ئەو داوایی کە کراوە ئەو بە معنای ئەمری وەلایی دووەگەریشیە ئەگەری هەیە یاسەکانت کەەوە ئەگەریشی هەیە بواری جێبەجێکردن چێتە بواری جێبەجێکردنەوە. سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە کورد باسی کوردت کرد ئەوەی کە پێوەست بوو بە گێرانەوەی مڵک و ماڵ بۆ خاوەنەکانیان لە سونەکان نیگەرانیان دەربڕی لەسەرەوەی کەم یاسایانە فەرمانی وەلایی بۆ دەرچوە بەڵام ناو کورد پێشتر سەرۆکی پارتی پێشوازی کرد بوو لە پەرلەمانی عێراق دەستخۆشی لێکن لایەنەکانی تر بەڵام ئێستا هەڵوێستێک نابین لەسەر ڕاگررتنی یاساکە ئەوەی کە پێوەستە بە کورد بەداخەواڵم بێدەنگێکێ لەبەر ئەم بابەتە کە ئەم و ئەمرۆلایە دەرچووە من متابعی زۆرم کرد کە بزانم ئایا سیاسەکانی هەرێمی کوردستان چۆن بژی ئەو وەقفەیە دەوەستنە و برارە دەوەستن کە کراوە لەلایەن دادگای فیدراڵە بەڵام بەداخەوە ئەوەندەی کە سونە سود بوو لەسەری ئەوەنە نەبینی کە کورد لەسەری بێتە دەنگ تەنها ئەوەندە نەبێت کە بوشار زێباری نووسی لە تویتەر کە کاتێەوە هاتوو کە دادگای فیدراڵی هەڵبۆشێنێتەوە دادگایەک بەجێرە دەستووردا بمەزرێ زیاتر لەوم نەبینی بەڕاستی کە دژایەتیکردنی ئەو بابەتە بێ ئەوەندەی کە سونە پێی قەڵز بوون ئەوەندەی کە سونە هاتنە سەر خەد بوو ئەم بابەتە بە هەموویانەوە بە هەموو بڵێن لایەنە جیاوازەکانیانەوە لە مووسڵەوە بگرا تاوەکو ئەنبار سەلاحەدین و هەمویان ناکۆک بوون و هەتاوەکو وای دەهات کە داوای خۆپیشاندانی جەماوەری بکەن بۆ ئەم بابەتە و پێم وایە هەر لەسەر ئاساسی ئەوەش بوو کە سوودانی داوای ئەوەی کرد کە کۆبوونەوەیکی دارای دەوڵەت بکری ئەگەر بێت ئەم بابەتە وابێت حکوومەتەکەی ئەو فەشەل دێنێت چونکە ئەگەر بێت و جەماعەتی حەلبوسی سەحب بکەنەوە و ئەگەر سونە سەحب نەکاتەوە بە تەنها جەماعەتی حەلبوسی سەحب بکەنەوە بابەتەکە دەبێت بابەتێکی سیاسی ئەو کاتە حکوومەتەکەی ناتوانێت بەردەوام بێت کەمتر لە ساڵێکی لە بەردەمان ماوە بەڵام کورد بەڕاستی بێدەنگ بوون بێدەنگیەکی جێگەی پرسیارە ئەنی بۆچی کورد دەبێنم بابەتە بێدەنگ بێت کە پێوەستە بەسەر بە کەرکووک و ناوچە دابڕنراوەکانەوە کە لە کاتی پەسەندکردنی یاساکەدا تۆ هاتووی تەنازلت کردو یاسای باری کەسێتی و عەفوی عام و ئەو شتانە لەوەی لە عەفوی عامە دنیای بەعسیە بەردرێ هەرچەند کە خەڵکێکی بێتاوانیش لەوجێ گیرابن و بێتاوانەکان زۆرترن لە بابەتەکەدا بەڵام لەوەی کۆمەڵە بەعسیش بەرببن ئەو کاتە تۆ هاتووی تەنازلش لەوانە شاکرد بێت بەڵام بۆ قەزەکەی خۆت بێدەنگ بێت و ناینێ لەسەر جادە بڵی یا مەسەرەن لەسەر شاشە بڵی کاکە ئەمە خراپە بەیاننامەیە دوو بەیاننامە سێ بەیاننامە دەربکرێت و تەنبیهەیەک و ئاگادارکردنەوەی بدرێت بە دەسەڵاتدارانی سیاسی لە عێراق لە بەغا کەم بابەتە بابەتێکە کە دەست بۆ سلم و یا ئاشتی کۆمەڵایەتیش دەبات جگە لەوەی بابەتێکی سیاسی و یاسایی بێت چونکە پێویستە بە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان پێوەستە بە کەرکووکەوە پێوەستە بە ناوچەکانی ترەوە گەڕانەوە مڵک و ماڵی خەڵکی کە چەندین ساڵە پێوە دەناڵێنن و بابەتێکە کە بەڕاستی لەسەر خەڵکی ئەجارن ئەوەندەی ئیسفادە دەکات قەناعەتم وایە باوەڕم وایە دەرکیان بە مەترسیە گەورەکە نەکرد بێ کە ئەم بابەتە ئەوەنە مەترسیە بۆ سەر کورد ئەوەنە مەترسی نییە بۆ سەر سونە ئەگەر چەند هەزار کەسێکیان بەربدرێت لەسەری بەدەنگ بەڵام کورد کۆمەڵی ئەرز و زەوی زاری بۆ دەگەڕێتەوە کە بەیاسا ئەوان ڕێگربوون لە گەڕانەوە بەڵام سا بەیاسا دەتوێت بگەڕێتەوە سەر دەستی کورد بەڵێ کاکتۆر پێ دوایە مەستەر بکێشێ ئەم بڵێن ناکۆکیەکە ئێستا ناکۆکی سونەکانی لێکەوتۆتەوە بڵێن ناڕزاتی سونەکان سەر بکێشێ بۆ خۆپیشاندانی گەورە ئەگەر
بربەز لە جێبەجێکردنی بێت چوار چەند دەڵێن جێبەجێش دەکرێت ئەنجومەنی باڵای دادوەری عێراق یاخود کشانەوەی سونەکان لە پەرلەمان و لە حکوومەتیش وا بکە سەری حکوومەتەکەی سوودانیش بخوات؟ خۆی من پێم وایە سونەکان دوو پلانیان هەیە. پلان ئەی بریتە لە جێبەجێکردنی یاساوکاوکو خۆی و فشار دەکەن بۆی کەوا ئەمرە وەلایەت کۆتایی بێت و یاساکە بڕاتە بوارە جێبەجێکردن بە شێوازێکی گشتی لە هەموو عێراقدا، نەک لە مووسڵ، نەک لە ئەنبار، نەک لە سەلاحەدین، نەک لە شوێنەکانتر، بەڵکو بە گشتی ئەو عەفو عامە هەموو ئەو خەڵکانەی کە گیراون چەندین ساڵە بەربدرێن. ئەمە قۆناغی یەکەمیان. قۆناغی دووەم ئەگەر بێت ئەمە سەری نەگرت طبیعی دوای گفتوگۆکردن لەگەڵ شیعەکانە لەگەڵ کوردە و ئەوان لە ئیتیساڵدا ئینسا لەگەڵ سەرکردە شیعەکانە سەردان هەیە، دێن دەڕۆن گفتوگۆ هەیە. وەکوتم ڕۆژی شەمەژم دان و ئەم لە ئیدارەی کۆبوونەوەی ئیدارەی دەوڵەتدا ئەم بابەتە گفتوگۆی لەسەر دەکرێت. ئەگەر بێت و ئەمە نەبێ قۆناغی دووەم پێم وایە فشاری جەماوەری دەبێ و فشاری کشانەوە لە حکوومەت و تەنانەت لە پەرلەمانیش دەبێت. بۆیە ئەم دوو هەنگاوە لە بەردەمی سوننا کراوەیە، چونکە سوننا بارودۆخیان وەکو بڵێ گەشانەوەی گروتێکردن، انتعاشە گروتێکردن بە هاتنی مەسەلەن ئەحمەد شەرع لە سووریا و بارودۆخە نوێ هەیە و بە لاوازبوونی ئێران لە ناوچەکە ئەم دوو ڕەهەندە وای کردووە کە سوننەکانی عێراق سەردەربێنن بڵێن ئێمە لە ڕووی معنەویەوە لە ڕووی دەرونیەوە باشترین و پێگەیەکی زیاتریشمان دەوێت ئەگەر ئەوەی کە خۆمان هەیسا ئەمانە کەمتر بکرێتەوە پێکەمان لاواز بکرێت ئەو کاتێن بەوە ڕازی نابین. و پێم وایە لە حاڵەکاتی خۆپیشاندانی جەماوەریدا و فشاری کشانەوە لە حکوومەت و کشانەوە لە پەرلەمان پێم وایە دەوڵەتانی دەرەوەش دەست دەخەنە بارودۆخەکە و لە بەرژەوەندیاندا، لە بەرژەوەندی تورکیایە، لە بەرژەوەندی وڵاتە گرتوەکانی ئەمریکایە و لە بەرژەوەندی تەنانەت سعودیە و دەوڵەتانی خەلیجیدایە یان بارودۆخی عێراق بەو شێوازە نەمێنێتەوە بوو سونەکان بتوان خۆیان دەست بۆ بابەتێک بەرن ئەوان لە پشگیر بن. چونکە ئەومان لە بیرن چ تورکیا لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست دەیەوێت هاوپەیمانەتێکی نوێ دروست بکە، کۆمەڵە دەوڵەتی تێدا بێت گزارش بکات ینی لە ناوچەکە لە بارودۆخی ناوچەکە کە پێم وایە عێراقیش بەشێکە لەو بارودۆخە لە حاڵەکاتی بەو شێوازەدا سوودانی ناتوانێت با بڵێن بەرزارێکی کارە هەبێت لەو هاوپەیمانەتێک کە دەکرێت بە تایبەتی کە تورکیا ئێستا چەند ڕۆژێکە باسی دەکات و هەروە وڵاتە گرتوەکانی ئەمریکایش ئەوەندەی دەیەوێت فشار لە وڵاتی لە ئێران بکە و نێشاردۆ ترامپ لە چەند ڕۆژی ڕابردووە ڕایگەیان بەرزترین ئاستی فشار بۆ سەر ئێران دەگرنە بەرتەنانەت بە شێوازێک کە نەتوانێت یەک بەر لە نەوتەکەشی بفرۆشێت و بەدەر لەوەی کە ڕێگە نادابوون بوونە ئەوانە بەرهەڵ ئەمانە کۆمەڵێک هەنگاون ئەنی کۆمەڵ هەنگاون کە لە داهاتووە مەسەلەن دەکرێت بزانین ئایا فعلەن شیعە من نادا بۆ ئەوەی کەوا ئەم یاسا بچێتە بواری جێبەجێکردن بۆ سونەکان و پێم وایە لە حاڵەکاتی ئەوەی کە دەربێت و سونەکان بۆ شێوازە بێنە مەیدانەکەەوە و داواکان جێبەجێ نەکرێت و کاتە کوردیش لەوە چێ سیاسەکان و پارتە سیاسەکان هەزە مەترسەکە بکەن بۆ کوردیش و بۆ ساندنی یاساکەیش و بۆ گەڕانەوە بۆ ناو پەرلەمانە و کاتە کوردیش بە ناچاری دەبێت بچێتەوە مەیدانەوە کە دژی دەسەڵاتێکی شیعەگەرا بێ لە عێراق و ئەو کاتە شیعە بەگشتی دەکەوێتە بەرەیەکەوە و ئەو کاتە کورد و سونەش دەکەونە بەرەیەکەوە بە پاڵبەشتی دەوڵەتانی تر بۆی کەوا بارودۆخی عێراق بۆ شێوازێک کە ئێستا هەیە چۆتە قۆناغێکی ترەوە. بەڵێ سوپاس دەکەین. دکتۆرە سەبارەت بە یاسای گەڕانەوەی خاوەن موڵکەکان ئەویش کە ڕاگیراوە تایبەتە بە ناوچە جێناکوکان بەس خوێنەوەش هەبوو باسییان لەوە دەکرد کە یاساکە ناوڕۆکەکەی وەکو پێویست نەبێ چونکە پێشترە و بڕیارانەی بەعەز هەڵوەشێنرابێتەوە و بەڵێ خۆی یاسایەکی باشە بۆ کورد خۆی پرۆژەیەک هەبوو خۆی عمومەن یاسایەکی باشە بۆ کورد بە تاکید بەڵام خۆی پرۆژەیەک هەبوو لە دوای زەختێکی زۆر لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتبوو بۆ ئەو بابەتە پرۆژەکەی ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی باش نەبوو یعنی مافی گەڕانەوەی ئەو ئەرزانەی بە چەند مەرجێکەوە بەست بوو کە مەرجەکان تۆزێ قورس بوون بۆ ئیسپاتکردنیان. بەڵام لیژنەی قانونی ناو پەرلەمانی عێراق چەند گۆڕانکاریەکیان تیا کردبوو بە تەوسیەی خەڵکانی دەرەوە هی یاسایی کوردەکان و سەرۆکی لیژنەکەش کووردە چەند گۆڕانکاریەکیان تیا کردبوو ئەو گۆڕانکاریانە باش بوون تا ڕادەیەکی زۆر یاساکەیان پرۆژەکان بۆ کورد باشە بۆ کورد باشە بەڵێ اینجا ئێستا من نازانم
چکە لە دوای ئەوەی کە دەنگی لەسەر درراوە من نمبینیوەتەوە نازام ئەوەی لیژنەی قانونی دەنگی لەسەر درراوە یا پرۆژەکەی حکوومەت ئەگەرەوەی لیژنەی قانونی بێ زۆر باشە بەڵام هیچ ئەوەی نەبوو هێنی کاردانەوە لەسەر ڕاگرتنی یاساکە لەلایەن لایەنە کوردیەکانەوە بەس تەنها پیرۆزبایی و نازانم پیرۆزبایی هەبوو بۆ دەرچوونی بەڵام ێستا بۆ ڕاگررتنی هەڵوێز نەبوو بەڵێ ڕاستە وەکو میوانە بەڕێزەکەی تریش باسی کرد هیچ ئەبوایە هەڵوێستە بێ لەوانەیە ئەوان خۆیان هەڵگرتی بێ بۆ ئەو کاتێک کە ئەمرەوەلایەکە تەواو بێ بڵێن لە دواییە بەڵام خۆی ئێستا وەختی هەڵوێز وەرگرتنە چکە و کاتێ ئەگەر گریمان ئەمرەوەلایەکە ینی دوایەوەی تەدقیق دەرکەوت کە محکمەی فیدراڵی ڕەتیە کاتەوە کە ڕەتی کردەوەی تر تەواو هیچی تیان نامێنێ بەس ئێستا ئەم زەختەی سونە ئەیکا زەختێکی زۆر زیرەکانەیە لەبەرەوەیە کە وا لە محکمەی فیدراڵی بکە کە بە شێوازێک لە بڕیارەوەلایەکەی پەشیمان بێتەوە وا بێ کە بڕیار بدا کە نا ئەمە نادەستوری نییە کە وتی نادەستوری نییە تاوە بڕیارەوەلایەکە کۆتایی دێ بڕیاری وەلایی شتێکی کاتیە یعنی کاتیە تاکو محکمەی فیدراڵی تەدقیقەکە لە مۆزوعەکە بۆیە کە ئەمان زەختەکەم زەخت بۆواکەن چکۆم قەراری وەلاییە تازە بەس محکمەی فیدراڵی خۆی توانێ عدولی لێ بکاتەوە بەس بە شێوەیەکی ترە توانێ ڕاستی کاتەوە ئەویژەوەی کە بڕیار با بەوەی کە یاساکە نەخێر ئەو تانانەی کە لی دراوە ڕاز نییە و باجێبەجێ بکرێ بەزەو ناکۆکی کە دروست بووە لە دەستوردا تێگیران نیە لە نێوان دەسەڵاتەکانی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق و دادگای فیدراڵی هیچ تێگیرانێک نییە بۆ نمونە کەسە بە بەرژەوەندی خۆی تەفسیری کە دەستوری لای کردوتەوە بەڵێ دەستوریەک لای کردوتەوانێ دەستوریەک لای کردوتەوە سێکە دەسەڵاتەکانی ئەنجومەنی باڵای دادوەری دیاری کردووەڵێ ئیدارەی شؤونی هەیئاتە قەزائیەکانەکە ئیدارەی شؤونیانەکە یعنی ئیدارە فەرقی هەیە لەگەڵ ئەو سەلاحیەتە قەزائیانەی کە جێبەجێیەکە ئەنجا چەند هینێکی تریشی کردووە دوای ئەوەڵێ سیرکە ئەڵێ تەرشیحی ڕئیس و ئەعزای محکمەی تەمیز ڕئیسی ئەدعای عام هەموویان ئەڵێ هەیئەی قەزایی علیا ئەنجومەنی باڵای دادوەری تەرشیحیانەکات تەنها ئەندامانی محکمەی ئیتیحادی نەبێ ئەو تەرشیحیان ناکات ئەبێ لە پەرلەمانەوە دەنگیان پێ بدرێ ئەوە بە معنای ئەوە دێ کە محکمەی فیدراڵی هەیئەیەک نییە لە ژێردەستی مەجلیسی قەزای عەلا بێ دەسەڵاتەکانی محکمەی ئیتیحادیش لە مادەی نەوسیا زۆر بەوازەحی هاتووە ئێستا محکمەی ئیتیحادی ممارەسەی دەسەڵاتی خۆی کردووە کە ئەوێت لە دەستوری بوونی ئەو یاسایانە بکۆڵێتەوە بیناءن لەسەر تانەیە کە لێی دراوە بەڵام مەجلیسی قەزای عەلا هەستی کردووە بەوەی کە مەسەلەن نادادپەروەریەک لە ئەو قەرارانە هەیە خۆ لە کۆتاییە وەکو وتمان محکمەی فیدراڵیش هینی سیاسەتی بەسەرەوەیە و ئەنجومەنی دادوەریش بە هەمان شێوە هەر تەئسیراتی سیاسی بەسەرەوەیە بەڵێ هەوڵێکە بوو بۆ ئامارکردنەوەی بڵێن یاسای دادگای فیدراڵی هەر کارنامەی بڵێنەوەی مالی سوودانیش بوو وەرەگەڵ ئەنجومەنی بڵێن فیدراڵیش لە ڕۆژانە پرۆژە یاساکە هاتە پەرلەمان بەڵام بۆی تەواو نەبوونی نیسابی پەرلەمان خوێندنەوەی بۆ نەکرا پێشبینی دەکەی لەم خولەی دادگای فیدراڵی جەناب دەڵێ ئەنجومەنی ئیتیحادی ئەنجوم ئەوەی مادەی 65 بەڵێ مەجلیس الاتحاد بەڵێ ڕژنووسەکە هاتوتە پەرلەمان بەڵام بوونی نیساب ئەو زۆر پێ دوای لەم خولە تا مانگی بڵێن 25 یازدە کە کۆتاییان بڕواناکەم بتوانن دەریچوێن پێش هیوادارم چکە دەرچوونی ئەنجومەنی فیدراڵی کە لقەکەی تری مەجلیسی تەشریعیە یعنی خۆی سوڵتەی تەشریعی لە دوو لق پێکاتوە مەجلیسی ئیتیحاد و لەگەڵ ئەنجومەنی نوێنەران ئەوە زۆر گرنگە بە تایبەتی بە نیسبەت کوردەوە بۆ چونکە نوێنەرایەتی لەوێ نوێنەرایەتی عەدەد نییە نوێنەرایەتی نەتەوەیە نوێنەرایەتی محافەزەکانە یعنی و ئەو ئەندامانەی کە لەوێن حەقی ڤیتۆیان هەیە لەسەر ئەو قانونانەی کە تایبەتە بە هەرێمەکەی خۆیان بۆ ینی ئەمە لە عالەمەوە هێشتا قانونەکەی ئێمە دەرنەچوە 2005ەوە دەستور دەچووە تا ئێستا و یاسا نەبووە بەڵێ سەبازۆکە لە ڕۆژنووسەکەی ئەوەی تێدابێ هەر پارێزگای وەکو پەرلەمان نوێنەری هەبێ ینی بەڵێ وەکو پەرلەمان نوێنەری هەبێ نەسەراستی پێکاتەکە هەر خۆی وایە بەڵام ئەمە لقی دووەمی ئەنجومەنی نوێنەرانە ئەم لقا حەقی ڤیتۆی وەگوتم حەقی ڤیتۆی ئەو یاسانەی مەسەن ئەوانەی کە نوێنەری هەرێمی کوردستانن نوێنەرەکانی هەرێمی کوردستان حەقی ڤیتۆی ئەو یاسایانیان هەیە کە تایبەتە بە هەرێمی کوردستانە بۆی زۆر گرنگە بۆ کورد زۆر گرنگە ئەو مەجلیسە دەرچێ بەس چەند جاری تریش هاتۆتە ناو پەرلەمانەوە نەتوانراوە دەربچێنرێ با پرسیارێکیش لەکەم لەسەر یاسای بودجەی گشتی کە هەموار کراوەتەوە باسی ڕێکەوتن لەسەر بودجە دەکرێت بەینی هەرێم و بەغداد
گەشتبینی بچنە بواری جێبەجێکردنەوە 2025 خێرانی موچە کۆتایی پێبێ نەودۆکو خۆی تەسلیم بکرێ. بەڵێ وەڵایی من زۆر گەشتبین نیم لە ڕاستیە بۆ چونکە ئەمە یەکەم جار نییە ئەو جۆرە مادانە لە ناو یاسای بودجە تەسبیت بکرێ ئەو تەنها فەرقەکە ئەوەیە کە نرخی دەرهێنانی نەوتەکەی لە هەرێمی کوردستان زیاد کراوە 16 دلاری بۆ دانراوە ئەگینا مەسلەی تەسلیمکردنی نەوت ئەو ساڵی 2020 کەمتریش بوو 250,000 بەرمیلی ڕۆژانە بوو ئێستا 300,000 ئەو کاتێک کە عادل عەبدولمەهدی بە هەموو قووەتیەوە یارمەتی کوردی دا و بەڵام ئەوان بۆ یەک جاریش تەسلیمیان نەکردنەوەتەکە بۆیە من زۆر گەشتبین نیم ئەترسم لەوەی کە جارێکی تر هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی پابەند نەبن بە ئەو شتێک کە خۆیان ڕێکەوتنیان لەسەر کرد شتێکی باشە هەم بۆ موچە بۆ ڕۆژەکان بە دڵنیاییەوە گەر پابەند بن شتێکی باشە گرنگترین شت لای ئێمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بەپێی ئەم ئەگەر پابەند بن هەردوولایەن موچەی فەرمانبەرانی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستان زەمان کراوە بەس باشتر لەوەش ئەوەیە کە موچەکە تەڵتین بکرێ من نازانم بۆچی حکوومەتی هەرێم پێی ناخۆشە ئەو بەرپرسیارەتێ بچێتە سەر شانی حکوومەتی فیدراڵی یعنی ڕاستەوخۆ موچەی فەرمانبەر هەرێمەگە ڕاستەوخۆ موچە بێ لێەوە دەڵێن لێدانە لە دەسەڵاتی هەرێم و لەسەر بەس خۆی لە ڕاستی ئەوانیەوە بۆ چوونێکی ڕاز نییە من پێم باشە یعنی شتێکی زۆر زەمان بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێم وابێ تەڵتینە. سپاس دەکەم دکتۆرە کاکتۆر چوار خولەکشمان ماوە بۆ بەڕێزت ئەگەر شتێکت هەبێ لەسەر ئەنجومەنی ئیتیحادی یاخود فیدراڵی پاشان سەبارەت بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدادیش گەشتبینی و پێ دوایە دەتوانرێت جێبەجێ بکرێن یاخود هەڵبژارنی پەرلەمانی عێراقیش ڕێگر نابێت لەوەی کە جێبەجێ بکرێن چونکە ئێستا تا هەڵبژاردن بەرز بۆتەوە لە هەموو لایەکەوە تایبەتی لە ناو ئەنجومەنی لە ناو پەرلەمانی عێراق. سەبارەت بە سوڵتەی ئیتیحادی لە مادە 47 دەستورە هاتووە کە بەشێکی تەواوکاریە لە سوڵتەی تەشریعی عێراقی دەسەڵاتی یاسادانان پێم وانە نە لەم خول و نە لە خولەکانی داهاتووشدا ئەوە ڕۆشنایی ببینێت چونکە یەکێکە لە گرفتەکانی بەردەم پێکاتەکان کە ناتوان لەسەری ڕێک بکەون کە چۆن یاساکەی دەرچێت چونکە بەپێی یاسا دەبێت ئەو ئەنجومەنە دیاری بکرێت بەڵێ مادێکی دەستوری هەیە بەڵام یاساکە ناتوانن ڕێککەوتنی لەسەر بکەنەوە بۆ 20 ساڵە چێت خەریکن نانتوانن چەندین جار هاتوتە ناو پەرلەمانەوە و من خۆم پرسیارم لە سەرۆکی پەرلەمانی عێراقی کەو کاتە سەرم جەبوری بوو جێگرەکەی و چەندی خەڵک تر کرد دەربارەی ئەو یاسایە پێم وایە گرفتی گەورانێ ناتوان لەسەر ڕێککەون و پێم وانێ بەم چەند مانگەشی کەماوە ئەو ڕێکم هیوادارشم ڕێککەون خۆیشیش مەحاڵ نییە بەڵام پێم وایە بەو تەجروبەی کە کراوە پێم ناتوانێت ئێستا بێت هەرچەندە دەسەڵاتی تەشریعی تا ئێستا 20 ساڵیشی خۆشی دەکات و ئەو سوڵتەیەش نەبووە و یەکێکە لە عینەکانە دەڵێن ئەو سوڵتەیەش نەبووە و دەسەڵاتی تەشریعی شەکانی خۆی کردووەتر بۆچیمان ئەم سەرشەیە زیادکەین بۆ خۆمان بۆ دەسەڵاتی تەشریعی وایە ئەمە ناگەنە ڕێککەوتن لەسەر کۆمەڵە یاسا دێن دیسانە لە دەسەڵاتێکی تر ئەنجومەنێکی تر دروستکەین ئەم ئەنجومەنەش بێتە گرفتێکی تر بە پرۆسی سیاسی عێراق پێویستمان پێێ نامانەوێت چونکە گەرەوە بێتە ناوە کابێتە سیستمی عێراقی سیستمە فیدراڵەکەی زیاتر بەرجەستە دەبێت و گەڵاڵە دەبێت پێم وانی ئەوان بێن ئەو کارە بکەن بە تایبەتی شیعە. بەڵێ سەبارەت بەڕێکەوتن لەگەڵ هەرێم بە کورتی دوو خولەک سوپاس دەکەم. بەڵێ بە کورتی بە دوو خولەک ڕێکەوتنی هەرێم و بەغا یەکەم جار ڕێکەکەون و یەکەم جار ڕێکەوتنەکان جێبەجێ ناکەن لە 2014 بەدواوە هەتاوکو ئێستا ئەگەر بژمێری زیاد لە 12 جار ڕێککەوتون و ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراوە عیبرەت لە جێبەجێکردنەکە دوولایەنەیە و هەنە جاریش یەکلایەنە بووە لەبەرەوە هەرێمی کوردستان بۆ ئەم جارەیان پێم وایە ئەبێ ئەو هەنگاوە بنێت هیچ بەهانەیەک نەدۆزێتەوە نەدا بەدەستی بەغاوە بۆی کەوا موچە هەرێمی کوردستان نەنێرێت و بەردەوام ئەوەی کە لەسەری دانرا و ئیلتیزاماتی بیکە وەکو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ماوە سەرچوو دیاری کرا و پیان وتن کە ئێمە نەوتەکە تەسلیمی سۆمۆ دەکەین ئەگەر بەو شێوازە بێت و بڕوات هیوادارم جێبەجێ بکرێت و خەڵکی هەرێمی کوردستان ئینتر نەخرێتە بەردەم نەشتەری هاتن و نەهاتنی بودجە و موچە و موچەکانان ساڵێ موچێک نەدرێت و دواب بکەوێت لە کاتی خوارە درێت بۆیە جێبەجێکردنەکەی پێم وایە ئەوەندە کە لەسەر هەرێمی کوردستانە جێبەجێ بکات بۆ ئەم ساڵ هیچ نەبێ بتەنها بۆ ئەم ساڵ ئەتوانن بەرداوام بە بودجە و موچەی هەرێمی کوردستان بدەن بەڵام ئەگەر بێت و جێبەجێ نەکرێت هیوادارم وانە بێ بەڵام یەکێکە لە مەترسیەکان یەکێکە لە ئەگەرەکان ئەو کاتە
دیسانەوە دەبێت بکەینەوە سەر مەعمەعی ئەوەیەکەوە ڕێک دەکەونەوە ڕێک ناکەونەوە خەتای هەرێمی کوردستانە خەدای من قەناعەتم وایە گەرم ئەم قەزەی بێتە محکەمەی لاهای دادگای لاهای تاوانبار و دەتاوان لەم قەزەیەدا ونە بێ چونکە ئەو دەڵێت من ئەوەندە و ئەو دەڵێ واو ئەوە یعنی وردەکارێکی وا دەکەنەوە کە ئەو سەری دیار نەبێت بەڕۆ باشترین حەلەوەیە کە خەڵکی ڕەشوڕوت زەرەر نەکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ڕاگەیاندۆ پابەند بێت بە ئەو ناوتەی کە دەنێرێت بۆ لە ڕێگەی سۆمەوە و بەغداش ناچار بێ بۆی کە موچەی خەڵکی هەرێمی کوردستان چیتر دوانە خاتوو لە کاتی خوای بینێرێت. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد لە لەندەنەوە هەروەها دکتۆرە بەهار محمود لە سودی سوپاسان دەکەین. سوپاس بۆ میرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.